خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەش دەکەین. کێشەی موچە و بەنزین و کارەبا و ئاو و باج و هەموو ئەوانەمان هەیە کە دەگاتە سەری مانگ دەبێت دەیان بەرنامە دەبێت دەیان بە دوواداچوون بۆ بکەی کە ئاخۆ کەی موچە دێت. ڕاستە ئێستا کێشەکە بۆتە کێشەیەکی عراقیش، بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشەی زۆر سەرەتاییمان هەیە. هەندێک شوێن کێشەی کەماوی، هەندێک شوێن کێشەی ڕێگەوبان، ئەمانە پێویستیان بە حکوومەتێکی تۆکمەی حکومڕانانە هەیە نەوەکو حکوومەتێکی حزبی. ئەمە قسەی هەموو ئەوانەیە کە دڵسۆزن بۆ وڵات و نیشتیمانە، بەڵام بۆ لەبری ئەوەی حکوومەتە دروست بکرێت ئەوەی کە دەبیندرێت دۆخێکی چەقبەستووی سیاسیش هەیە. قەیرانەکان لە داراییەوە دەرچوون بۆ قەیرانی سیاسیش، خەریکە سەرە کێشن بۆ قەیرانی کۆمەڵایەتیش و بەشێکی لێکەوتە و دەرهاویشتەشی دەرکەوتووە. پرسیارەکەین ئاخۆ دەبێت ئەوانەی کە ڕاستەوخۆ ڕۆژانە بەر قەیرانەکانەکەون، بەر قەیرانە سیاسەکانەکەون کە دەرچی پێەکەن و ئێمە بەرنامەی لەسەرەکەین و کەسایەتە سیاسەکان بە بانگێشتەکەین و قسەی لەسەرەکەین، ئێمە هەڵە بینیان ئەوانەی کە دۆخەکان بە تەواوەتی بەرەو چەقبەستوو بن بەست بردووە. ئەم شەو لەم دیدارە تایبەتەدا، لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمان کاروانیان دامی مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی گفتوگۆ لەو بارەیەوەکەین و جگەلەوەی مامۆستا عوسمان لە چوارچەوەی یەکگرتووی ئیسلامیە کە هێزێکی ئۆپۆزیسیۆنن، مامۆستا سەلاحەدین بەهادین لە ماوەی ڕابردوودا دەست پێشخەریەکی کردووە. تەواوی لایەنە سیاسیەکان لە ئێستادا چاویان لەوەیە کە ئەم قسە خێرا، ئەم دەست پێشخەری خێرا هەرێمی کوردستان بگەنێتە کەنارێکی ئارام، چونکە هەموو کەس بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە بەوەی کە ئێستا کارەبای نییە و ئەوەی ئێستا لە سەرەی بەنزینی شە نیشتیمانەکەیان خۆشەوێ، ئەگەرچی ڕەنگە خێروبێرەکەشی بۆ هەمووان نەبێ. مامۆستا دووبارە بەخێر بێت. ئەمێ پێشەچی هەندێک لە قەیرانەکان وەکو بڵێن تایتڵێکم لێ باس کرد، ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان لە قەیرانە دارایەکان ئەوانەی لە ژیانی ڕۆژانە هەیە گەیشتون بەچی، ینی لای ئێوە تێگەیشتێکتان بۆ قەیرانان هەیە؟ بەناوی خی بەخشندەی میهرەبان، هەڵبەتە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی هەرێمی کوردستان لە سەرەتای ڕزگاربوونی لە سەردەمی ڕژێمی بەعز و لە یەکەمین بەعس و لە یەکەمین هەڵبژاردندا کە هەڵبژاردنەکان ئەنجام درا، لەو کاتەوە هەتاوەکو ئێستا نەبووە چەند ساڵێک بەسەر یەکەوانێ بڵێن ئۆخەی ئەم هەرێمە بێ قەیرانە. هەری قەیرانەکان هەر یەکەی بە جۆرێک ئێمە ململانەی شەڕی ناو خۆمان بینی لە نێوان هێزە دەسەڵاتدارەکان و هەندێک لە هێزەکانی تریش لە ڕاستیە، و لە دواییدا جۆرەها ململانەی ترمان بینی لە هەرێمی کوردستاندا کە نامێ بچمە سەر تەفاسیلەکەیتەوە وەکو گەیشتینەتە ئێستا. ئەمەی ئێستا کە هەیە لە ڕاستیە بارودۆخێکی زۆر ناساییە. بۆچی؟ لەبەرەوەی چونکە گەر سەرنجە بدەی کاکزانە ناوچەکە بە شێوازێکی گشتی لە بەردەمی گۆڕانکاری گەورەدایە. شەڕی ئەمریکا ئێران، شەڕی رووسیا ئۆکرانیا، بارودۆخی نائاسایی سەرجەم دۆلی عەرەبی بەهۆی شەڕی ئەمریکا ئێرانەوە و بارودۆخی عێراق بەهۆی شەڕی ئەمریکاوە و تەدەخولاتی سعودی و ئەمریکی لەسەر عێراق. یعنی لەم بارودۆخانەدا کە بارودۆخەکان زۆر نائاسایین، دەبوایە سەرجەم هێز و لایەنە سیاسی کوردیەکان بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە هەموو بەیەکەوە پرۆژەی هاوبەش و دیدی هاوبەش و لێکتێگەشتنی هاوبەش هەبوایە لە شێوەی ئەو پرۆژەی کە یەکگرتوو پێشکەشی کرد بۆ دەربازبوونی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لەو قەیرانانەی کە ئێستا دروست کراون و وجودیان هەیە. بۆ ئەڵەم دروست کراون بەعزێ لە قەیرانەکان لە ڕاستیە ئەم قەیرانانە بەشەکەی کە پەیوەندی بە بەغداوەیە من بەلامەوە حاڵەتێکی ئاساییە، کە پەیوەندی بە وڵاتی ئیقلیمیەکانەوەیە بەلامەوە ئاساییە، کە پەیوەندی بە وڵاتە زلهێزەکانەوەیە هەر بە دۆخی ناوچەکەەوە هەیە بەڵام کێشەکە لەوەیە ئەمەی کە پەیوەندی بە ناو خودی ماڵی خۆمانەوە هەیە. ئێستا ئەڵێم موچە نایە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان، بەواز لەوە بێنە کە موچە لە بەغداوە نایە. ئەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لەکوێیە؟ ئەی داهاتی گومرگەکان لەکوێیە؟ ئەی باج و خەراجی وەزارەتی کارەبا و وەزارەتەکانی خزمەت گوزاریەکانی تر لە ناو هەرێمی کوردستانە لەکوێ؟ باسەکە لەوەی خودی خۆمانە. ئایا خۆمان
ئەو داهاتانەی ناوماڵی خۆمان لەکوێیە. ئێستا تۆ لە وڵاتێکدا بژی ژێرخانەکەی هەمووی نەوت بێت سەرەی بنزین بگریت، لە کەرکووک نەوت بنزین بە 450 دینار بێت، ینی منطقی تیانە تۆ لێرە بە 1100 دینار 1200 دینار جاری وا هەیە تاش ئەوەندە ڕۆژ هەر بنزینی نۆرمەڵ ئێستا بە 1000 دینار بیکڕی، ئێستا زۆر زەختیان لە خۆیان کردو ئەڵە 850 دینار عیبەیە. ینی لە ڕاستیە عیبەیەکی زۆر گەورەیە. بۆیە ئێمە ئەبێ ئەگەر خۆمان خەمی خۆمان نەخۆین و قەیران بۆ خۆمان دروست بکەین بە تەمای چین بە تەمای بەغدا بین قەید چارەسەرمان بۆ بکە، بە تەمای وڵاتانی ئیقلیمی بین، بە تەمای وڵاتە زلهێزەکان بین، ئاخر خۆت ئەگەر بەدەستی خۆت سەری خۆت نەخوێنی بە تەمای چیت. یعنی بەجددیمە ینی بارودۆخەکان ئەوەی کە هاتوو بەسەر خۆمانە ئەگەر تۆ سەرنجێ بدەیت پرسی موچە یعنی پرسی موچە کە پرسێکی هەستیارە لە هەرێمی کوردستاندا، یعنی ئەم هەرێمی کوردستانە ئەم حکومڕانانەی هەرێمی کوردستان، ینی لە ڕاستیان من موچەخۆری بەغدانی من ئەمری وزاریەکەم کە دەرچووە بۆ تەعینات لە بەغداوە دەرنەچووە، من حکوومەتی هەرێمی کوردستان ئەمری وەزاری بۆ تەعیناتی من دەرکردووە، واجبە لەسەر شانی ئەو موچە بۆ من پیا بکات، واجب نییە لەسەر بەغدا موچە بدا بە من، یعنی چۆن بۆی پەیامەکە پایەکە تەرتیبیەکە دەبێت تەرتیبی بکات. یعنی من بارودۆخێکە باسی مەوزوعی لەلایەکی ترەوە خزمەت گوزاریەکان، ینی لەو ڕۆژانەیە من لە سەردانێک بووم لە شارۆچکەی تەکیە وتی مامۆستا ئەمڕۆ 12 دانە ڕۆژ ئێمە ئەومان نهاتێتوانێ، ینی آخر توخوا ئەمە ینی تۆگەر بگەڕێیتەوانێ بۆ زمانی کۆنیش حاڵەتی ئامان نادۆزیتەوانە کاکە لە شارۆچکەیەکی وەکو چەمچەماڵە کە هەموو جوانی قوربانیە 15 ڕۆژ جارێک گاودێتەوە، یعنی لەسەر جەم شار و شارۆچکەکانیت باش ئەمە لە پێناوی چییە؟ ئەمە ناتوانرێت چارەسەر بکرێت. بۆ نمونە بنزین و سەری بنزین کە بەڕێزت باسی لێوە کرد، مەوزوعی نەوت، مەوزوعی گاز، مەوزوعی غاز، هەموو کارەبا و گرانی کارەبا و پرۆژەی هەر ئەو پرۆژانەی تر کە هەیەە و بەناوی میلەتەوانێ باش ئەمە تۆ لە وڵاتێکە ئەگەر تۆ کاتێ بارودۆخەکە ئاسایی بێ لە بەرزکردنەوەی فەرمانبەران هەبێ، موچە لە کاتی خۆیان هەبێت، دەرفەتی هەلی کار باش بێت، بارودۆخ ئاسایی بێ، ئاساییە یعنی تۆ هەندێ باج و خراجیش کە هەیە، بەڵام کاتێک کە هەموو بارودۆخەکان نەئاساییە، موچە و نییە، کار و کەسابەت نییە، پلە بەرزکردنەوە نییە، فەرمانبەر بەدبەختە، یعنی چی تۆ ئەم هەموو باج و خەراجە و بەناوی پرۆژەی جۆرا و جۆرەوانەیە دێ ئەم هەموو داهاتە لە هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان دەستێنیتەوە. ئەمەش دەیانەوێت زۆر جار بە بڕیار ئەم شتانە چارەسەر بکەن، ئەمە بە بڕیار چارەسەر ناکرێت، ئەمە بەوە چارەسەر ئەکرێت واز لە کۆنتترۆلکردنی داهات و دابشکردنی داهال لە ناوخۆیاندا بهێنن، بیخەنەوە خزمەتی هاوڵاتیان و هاونیشتمانیان و پرۆشە خزمەت گوزاریەکان، ئەمە بەمە چارەسەر ئەکرێت، بەوە چارەسەر ناکرێت ئەوە ئەنجومەنی وەزیران دانیژەوە فڵان بڕیاری دەرکردەوە فیسار بڕیاری دەرکرد، ئەمە بەوە چارەسەر ئەکرێت کاک زانار لەوێوە کە بەجددی دەست بکەن بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیەکان. ئایا ئەتوانن چاکسازی ڕشەیە بکەن؟ ئایا ئەتوانن بارودۆخەکان تێپەرگەلەوە؟ ئێستا جەنابە دەگەر وەکو ئۆپۆزیسیۆن وەکو کەسێک بێ بیان دۆخەکە بدەنە دەستی ئێوە، مەسەلەن چەندی ئەو قەیرانانە ڕەبتی بە هەرێمی کوردستان، پەیوەندی بە هەرێمی کوردستان و بڕیارەکان و دابشکاریەوە هەیە، چەندی لە کۆنتترۆڵنیە ئەڵێ لەژێر کۆنتترۆڵی ئێمەیانێ لەژێر ئیرادی ئێمەنی دۆخەکە دۆخێکی جیهانیە هەرێمیە بۆی شەڕی ئێران و ئەمریکاوەیە. مەسەلەن ئەو قەیرانانێکی ئێستا مەژمارمان چەندی پەیوەندی بەوە هەیە، مەسەلەن کەمبوونەوەی داهات بەنزینگرانی، مەسەلەن کارەبا لە پڕ، مەسەلەن باج و خەراجەکە چەندی ڕەبتی هەیە؟ ئەگەر بە قەناعەتی براد ئەگەر بەڕێژە بۆی دابۆیان دابشکەم و ڕەحمیشیان پێ بکەم، لە ڕاستیە لە 175 پەیوەندی بەناوخۆی خۆمانەوە هەیە، لە 125 پەیوەندی ڕەحمەت پێکردن، ینی ئەگەر زۆر لطف بنوێنی لەگەڵیانە، ئەگەر لطف بنوێنی لەگەڵ بۆ کاکزانە ئەمە خۆ بەقسەنا ینی بەقسەنا، ینی بۆ نمونە وەرە ئەو داهاتەی لەناو خۆمانە کە هەیە با سیارەی جامڕەژ نەیگوازێتەوانێ بۆ شوێنە تایبەتەکانی خۆیان، بابی خەنەوە ناو خەزێنەی دەوڵەت، با چاکسازی و ڕشەی ئەنجام بدەن، با گەندەڵی کۆتایی پێبێنن، با دابشکاری حیزبی کۆتایی پێبێنن، با داهات و سەرەت و سامانەکان هەمووی بەیەکەوە کۆ بکەنەوانێ بە دڵنیایی و بەشێکی زۆر لە قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەر ئەبێت، یعنی بارودۆخەکان توانرێت تێبپەڕێنرێت، یعنی منطقی تایە ئێستا لە دووکان ئەڵێ کاتێک کە
بەڕێوبەراتی یەکە لەو بەڕێوبەرەکان گوێم لێ وەڵێ وڵا خوا خێری خێرخوازان بنووسێ هاوکاریان کردین ئەو پەمپانە هەندێ موادیان بۆ دابین کردوین کوراخرەمە عیبەیەکی زۆر گەورەیە یعنی چی پەمپی ئاوفرێدان بۆ دانیشتوانی شارێک بۆ خزمەتگوزاری یعنی چی خوا خێری خێرخوازان بنووسێ هاتن ئەمەیان بۆ دابین کردین باشە تۆ یعنی دەوڵەت بی نەتوانی ئەمانە ئەم پەمپانەی ئاو نۆژەن بکەیتەوانێ کە لە دوکان و ئاو فرێدا بوو یان نەتوانی بنزین چارەسەر بکەی لە کاتێکا بنزین خان مەسفا گەورەکان هەمووی لەژێر دەسەڵات و کۆنتترۆلی خۆتایە نەتوانی غاز چارەسەر بکەی غاز لەناو کوردستان و لە هەرێمی کوردستانە بنێن نەتوانی کارشەی چارەسەر بکەی لەسەر مەسەلەی بنزین سێ بڕیاری دەرکرد بۆ هەرزانکردنی و تێبێ هەرزانیکەین بۆ بڕیارەکە عیبی چی بوو مەسەلە بڕیاری دەرکرد بڕیارێک هێشتا قەڵەمەکان و شنگ بوون حیبرەکە و شنگ نەبوونە بڕیارەکان لە بارچوون کوا بڕیار لەکوێ جێبەجێکرێ کوا جێبەجەکردنی بڕیارەکان ئەو ئەم بەیانێ نهاتی و سەری بەنزیخانەکانە نەداوە کاک زانەجیان بڕیارەکە جێبەجەکراوە لە بەنزیخانەکە لەوێ کە سەیری نووسینی بنزینی نۆرمالت کرد نووسرا بوو بۆ سیعرەی کە بڕیارەکانی لەسەر درراوە یعنی بەداخەوە ئەم وڵاتەی ئێمە ئەم هەرێمەی ئێمە بۆتە شوێنی ململانەیەکی بێتامی سیاسی حیزبی و بۆتە شوێنی ململانەی تەنانەت هەندێ لە وڵاتانیش لە ناوچەکەدا لە ناو هەرێمی کوردستان و لە ناو عێراقدا بە شێوازێکی گشتی ئێستا ئەو چاکسازی کە لە بەغدا ئەنجومەنی وەزیرانی علی زەیدی ئەوەی دەستگیرکردنەکان لەوێ کە دەستی پێ کردووە بڕۆ دوێنێ لە کەربەلا و نەجەف بوو چ پشتیوانیەکی خەڵک چ پشتیوانیەکی لێەکە خەڵکی عام لە بەغدادا چ پشتیوانیەکی لێەکە بۆ چونکە ئەو بارودۆخە نەخوازراوەی کە هەیە لە بەغدادا ئەو هەموو بەهادەردانەی سامانە ئەگەر لە سایب بیستیشی بگێڕێتەوانێ زۆرە عنی لە ڕاستیە بەڵام کوا لە هەرێمی کوردستانە ئێمە وەزیرێکمان بینی جێگری وەزیرێکمان بینی کورە ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبێکمان بینی کورە مدیر عامێکمان بینی لەسەر پرسی گەندەڵی لەسەر پرسی بەهادەردانی سامانی گشتی بێ لە پرسینەوە لە پێچینەوە لێ ئەوان تحملی نەک لێ پێچینەوە تحملی میوانداری ناو ئەو پەرلەمانیان ناکرد کە هی خۆیانە ئەجا باشە تۆ بەغدامانەی بڵێ تۆ بەغدا کۆمیسیۆنی ئەو بۆیە ئەڵم پەیوەندی کۆمیسیۆنێک لە بەغدا ئەم کۆمیسیۆنێکی عەرەبیە باشە هاتووە سەرپەرشتی هەڵبژاردننی کردووە لە هەرێمی کوردستانە کورد هەڵبژاردننی بۆ کوردەکانە جامداوە پارەکەیشی دابین کردووە و سەرفیشی تیا کردووە کوردەکان ئەو کۆمیسیۆنە عەرەبیە کە بۆی ئەم هەڵبژاردنەی بۆ ئەنجام داون ناهێڵم کەوێتە سەرپێی خۆی پەرلەمانەکان لەبار بردووە ینی بەڕاستی ئەمە کارەساتە ئەنی تۆ ناهێڵی ئەمە لە بەغداوە هەڵبژاردننی بۆ کردویت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی بۆ کردووی شتەکانی داوەتە دەستت تەسلیمی کردووی تۆ لە بەر ململانەی حیزبی و بەرژەوەندی تایبەتی خۆت ناتوانێت بۆیە قەیرانەکان لە هەرێمی کوردستانە گەیشتونەتە بنبەست یعنی چی یعنی توانای چارەسەرکردن نەماوە یعنی دیوارەکان کۆنکرێتین ناتوانین تیان پەڕێنین یعنی من کۆمەڵێ مەرجم هەیە بۆ حیزبەکە و تۆ کۆمەڵێ مەرجت هەیە بۆ حیزبەکە و تەنەزولی لێ ناکەن ئێستای بارودۆخی هەرێمی کوردستان لە حزبی حکمڕانەکانە وای لێ بەسەراتۆ بەداخەوە کە ئاستی جوانی خەڵکی کوردستان پاکێتی خەڵکی کوردستان قوربانیەکانی خەڵکی کوردستان ئەو مێژوە جوانەی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان شایستەی ئەم جۆرە ئەگەر علی زەیدی طبعا هێز و ژووری تری لە پشت بوو وانێ دەستی تری لە پشت بوو بەڵام بڕیارەکە لە واجیەی علی زەیدی بۆ پارتیوێکێت هێزیان لە پشت نییە ناتوانن ئیسلاحات ئەجا باشە علی زەیدیەک با ناوی وا بنێ علی زەیدیەک لە هەرێمی کوردستان هەڵمەتێکی ئاوا بکە چی ڕوەدا وڵا جا باردوخەکە ئەلێە خۆشت پێکەنینت بۆ وەزعەکە دێزانە ژیان ئەزانی بۆچی ئازانیم چی ڕوەدا ئەوەی کە ڕوئەدا ئەوەیە کە ئەوانەی کە ئێستا حکومڕانن ئەموو یەکەونە بەردەمی لێ پێچینەوە لێ پرسینەوە هەموو ئەوانەکەونە بەردەمی لێ پرسینەوە یعنی هەموو ئەوانەی کە ئێستا ڕابەرایەتی حکومڕانی ئەکەن لە هەرێمی کوردستانە ئەبێ لێ پرسینەوە لەوانە بکرێت ئەبێ ئەوانە وەکو بڵێ دیراسی سەرۆت و سامانەکانیان بکرێت و بڵێ لەکوێتان هێنا لەکوێەوە بۆ کوێ ینی لە ڕاستیە ئەمە جورئەتی ئەوێ مامۆستا بەڕێز بە منەڵی پێکەینت بە وەزعەکە دێت بن پێکەنندێک پێکەنینی تراژیدیە بەڕاستی
من ئەو پرسیارە لە جەنابتەکەم بۆی وەڵامی پێکەینەکە وەربگری لە 2021 بۆ 2026 چەند شتمان لە دەست داوە وەکو ئەوەی کە پێڵین کوردایەتی پێڵین قەوارە پێڵین ئەوەی کە زۆر جار مەسەڵەن خەڵک ئەڵێ من خەڵک نامەبەستم سیاسیەکان ئەوانەی کە لە حکومڕانی دەسەڵاتە مەسەڵێ خۆمی لەسەر بە کوشنەدەم قبولی ناکەم فلان کەس بێت یەکێک گەڵێ بستێک یەکێک گەڵێ مەترێک لە هەر لایەکەوە بێ چەند پارچەمان لێ بۆ تۆ لە جەستەمان لانی کەم من زۆر دوور ناڕۆم 5 ساڵ ئێمە گەر سێری ئەو بارودۆخی هەرێمی کوردستان بکەیت ئەو کۆڵەکانەی کە هەرێمی کوردستانی لەسەر بەندە بۆ نمونە پەرلەمان کارانیە بۆ نمونە حکوومەت کاربەڕێکەرە بۆ نمونە دادگاکان لاستی پێویستانیە بۆ نمونە ناوچە دابڕێنراوەکان فرامۆش کراوە و بەدەمەوە چوونی داخوازیەکان و حزور و وجودێکی جددینە لە بەرەنجامی خلافاتی ناوخۆیی بۆ نمونە پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ بەغدا وەکو نەتەوە ئێمە لە بەغدا بین وەکو کورد لە بەغدا بین وجودی نییە بۆ نمونە لەسەر ئەساسی بەرنمەیەکی هاوبەش چەند ئەوان لە پارێزگاریکردن لە بەرژەوەندە گشتەکانی گەلەکەمان نزیک بوونەوە ئێمە ئەوەندە لەیان نزیک بوونەوە لەگەڵ وڵاتانی یقلیمی وجودی نییە بۆ نمونە دیبلۆماسیەتێکی هاوبەش لەگەڵ وڵاتە زلهێزەکانە کە ئێستا لە ناوچەکەدان وەک کورد وەکو نەتەوە حزورمان لەگەڵیانە وجودی نییە ینی بەڕاستی ئەگەر تۆ نزیکەی نۆشت ژمار وانێ ینی ئێستا لە 5 ساڵاش ینی تۆ ئێستا ئەم بارودۆخانە سیرکەی کاکێ زاناجیان اینجا بێجگەلەوەی تۆ لەم لاوە لە ئەمریکا شەڕا لە ئێران شەڕا لێرە موچەنیە لێرە بانزین نامێنێ لێرە گاز نامێنێت لێرە غاز نامێنێت ینی بەڕاستی زۆر نامەنتەقیە ینی جاری وایە درۆنێک بەر هەرێمی کوردستان نەکەوتووە هێشتا تازە شەڕەکە دەستی پێکرد بوو ئەرە وڵا شەڕ دەستی پێکرد یەکسەرەوە سعات 12:30 بڕیارە دەن بانزی خانەکان ئەم بڕیارە لە کوێوە هات هەموو لیترێکی بانزین 200 دیناری بچێتە سەر 300 دیناری بچێتە سەر هەتا سعات 11:59 دقەی شەو بەوە ئەفرۆشتێت سعات 12 شەوێ بەوەن ئێخۆ ئەو خەزانە هەر بانزینی کۆنێتی هاتی ئەو خەزانانە هەر بانزینی کۆنێتی هاتی ئەمە بە چ بڕیارێک ئەمە چی ئەم کارانە هاکات ئەمە لە کوێوە دێ ینی بەڕاستی بارودۆخێکی نەئاساییە ئەوە ئەمەی کە ئەکرێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستانانیە هەرێمی کوردستانانیە و ئەمەش ئەگەر بەردەوام بێ ئەمە ئەگەر بەردەوام بێ کاکزانە وردە بەردەوام بێت چی ڕوئەدات یەکەم قەیرانەکان بەردەوامی گەشاکات دووەم داتەپینی زیاتری ئاستی ئابووری سێهم دروستبوونی بەتاڵەیەکی زیاتر و بێکاریەکی زیاتر لە ناو هەرێمی کوردستان چوارەم کەوتنی پرۆژە بچووکەکانی هاوڵاتیان و هاونیشتیمانیان کە دایان کەسی لەسەر و ژیان و گوزەرانی ڕۆژانیان پێبەڕێواچێت پێنجەم پاشەخشەکردنی کۆمپانیاکان لە هەرێمی کوردستاندا کاتێک کە ئیستیقراریەت نەبوو بارودۆخ وانە بوو ئەویش کەوتنێکی بەتری بەسەردە شەشەم بێجگەلەوە ئەو بارودۆخە سیاسی و ئیداریەی لە هەرێمی کوردستانە هەیە کەوتنی زیاتری کارتی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان و گەورەبوونی زیاتری ئەزمەکان یعنی دەیان قەیرانی تری بە دوای خۆیانێ ئەمە پێویستی بەچیەیە بە دڵسۆزیەکی نیشتیمانی هەیە پێویستی بە بیرکردنەوەی گەورە هەیە پێویستی بە ئاسۆبینیەکی جوان هەیە پێویستە هەمومان بەیەکەوە کەس ئەوی تر نەکا بە شەیتان هەمومان بەیەکەوە پرۆژەیەکی هاوبەش لێک تێگەشتێکی هاوبەش دیدێکی هاوبەش لە پێناو ئاستێکی گوزەرانی هاوبەش وڵاتیان چەندی ئەو تقریبا نزیکەی 20 خولەکێک ئێمە گفتوگۆکەین تەواوی وەڵامەکانت ڕەخنەیە تۆ پیاوێکی موسڵمانی پیاوێکی نوێژەکەی چەندی لە ڕوانگەی معارەزەبوونەوەیە ئەو قسانەی جەنابەت چەندی هەمووی یاخود هەمووی یان ڕێژەکەی ئازاردانی وجدانی خۆتەوە وەکو مرۆڤ جگە لەو کۆی کە لە حزبێکی وڵی کاکزانە حەزەکە مێشتە پێ بڵێم ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان نەنە من وەکو مامۆستا عوسمان نەنە وەکو عوسمانی ژاخرێ من ئەوەی کە وەرم گرتووە لە شتە جوانەکانی یەکگرتووە بەڵێ بۆ معلوماتت بەڵێ یعنی ئێمە کاتێک کە بیر لە هەر پرۆژەیەکەکەینەوە لە هەر شتێکەکەینەوانێ وەکو بیر ناکەمەوانێ من خۆم وەکو خودی خۆم خوازیارم حکمڕانانی هەرێمی کوردستان ئەم وڵاتە بکەن بە شامی شەریف یعنی چی؟ یعنی هەموو شتێک بۆ ئێوە نێڵەوە ڕەخنە بۆ شتێک بچێتە سەر سکەی خۆی
موچە لە کاتی خۆیان بدرێ، پلە بەرزکردنەوەی فەرمانبەران هەبێ، بەنزینخانەکان بە 450 واڵا بێت، بارودۆخی ئەمنیەت و ئاسایشی خەڵک ئاسایی بێت، یعنی بوەسعێکی زۆر جوان هەبێت، بارودۆخێکی زۆر جوانە بێت، خۆزگە ئاستی حکومڕانی لە ئاستێکا بووە ئێمە نەمانتوانیان نە پرۆژەی بۆ تەقدیم بکەین، نە بمانتوانیا قسەی تیا بکەین، نە بمانتوانیا هیچ ڕخنەیەکی لێ بگرین. باوەڕ و قەناعەتێ باوەڕ و قەناعەتێ بێ کاکزانە. من بە شەکەی خۆمەڵم کە وەکو شخصی پرسیارت دەکەم. من بە شخصی خۆم هەموو ئەو کسانەی کە یەکەم ئازاری وجدانیە، ئازارێک نەلەوەی لە سۆنگەی ئەوەوە من حەسکەم هەرێمی کوردستان بکەوێ، من حەسکەم ئەم قوارەیە بکەوێ، نەخێر ئەم قوارەیە بەرهەمی ئەنفالە، کیمیابارانە، کۆڕەوە، خوێنی شەیدانە، قوربانی یەک بە یەکی مناڵێکی سەر بێشکەیە هەتاوەکو ئەگاتە هەمومان و تا ئەگاتە پیرەمێردێک و پیرەژنێک. ئەوەی هەر هەمومان مامۆستا بۆ پرسیارە لە من ناکی تۆ لەوێ بە هەرچەندە من لە موقعی پرسیارم ببوورە بۆ ئێوە لە کورسات مەسەلەن من تێیدی یان دەرگا بۆ جۆرە بەرنامە ئەکەینەوە. ئەکید لەو قسەی جەنابتە کە ئەزانم ئەو نەفەسانەی کە بانگشتیانەکەی نەفەسی نیشتیمان پەروەری نەفەسی دڵسۆزین بۆی بە هەمومان بڵین ئەم دۆخە دۆخێکی قبولکراو نییە، دۆخێک نییە لە بەرژەوەندی کەس بێ، لە بەرژەوەندی هیچ لایەک بێ، لە بەرژەوەندی نیشتیمان بێ. جا ئەوە من باسی بەڕێزت باسی کەس و کاری ئەنفال و شەهید و ماڵوێران و خەڵکی چەمچەماڵ و تەچێ و بڕۆ بۆ منتیقەکانی کەش با نەڵێن ئەوە لە کورسات و هەر ناوی هەولێر و دۆکە هێنن، بەڵام هەمووی خراپە کە تۆ خەڵکی خۆتت ئازاردا نازانم ئایندە بەچی بەهێزەکەی هەنگاوی گەورە بەچی ئەنەی. بۆیە ئێمە بەسپاسەوە بانگەشتی نەفەسی پاچ وەکو ئێواکەین بۆی بە هەمومان بڵین تەکبیرێک بکەین لە حاڵی کوردان وانە ئەمە بخەینە ڕوو بۆ ئەوە نییە بۆ باشە مە بسام کەواتە دەبێت ئێمە هەڵەبین کە ئەو هەموو دڵسۆزیە بۆ نەفەسە یان ئەوانەی کە ئەوا دۆخکیان گەیاندوتە بنبەست کە پێی وایە هەر ڕۆژێک ئەگەر سەفقاتێ بکە و ملیۆنێک دۆلاری زیاتر بکە و چی دەستکەوێ و ڕۆژێک لە دەسەڵات بێنێتەوە قازانجێتی. ئێمە زۆر ڕاستین، ئێمە ئەگەر بەتاقێت زارڵێنەوە سیاست نازان دڵپاک و سادە و ساویلکەن مەسەلەن نەزان ئەگەر سادەیی خەمخۆری بێ بۆ هەڵسا کوردستان، ئەگەر سادەیی دووری بێ لە گەندەڵی، ئەگەر سادەیی پاکی و جوانی و ڕازگۆیی بێ، ئەگەر سادەیی دەستێکەوەڵ نەکردن بێ لەگەڵ هەموو نارانی کورد، ئەگەر سادەیی خەمخۆری بێ بۆ دام و دەستگا و مؤسساتی نیشتیمانی، ئێمە 100 جار سادەین. ئەو سادەیەمان قبوڵە. ئەو جۆرەی تر لە بیرکردنەوە کە بیر دەکاتەوە لەوەی دەرفەتێک بەدەست بێنێ، سەرۆت و سامانێکی زیاتر کۆبکاتەوانێ بارودۆخێکی باشتر بۆ خۆی و ماڵ مناڵەکەی بە حسابی خۆی دروست بکات، بەڵام تا کوێ ئەیبا بۆ کوێی ئەبات. خۆ تەمەنی مرۆڤ ژمارەیە، ژمارە 50 هاتبێ لە تەمەنی تۆ، ژمارە 70 و 80 هەردێت. خۆ بە دڵنیاییەوە ئێمە ئەم هەموو سەرکردە گەورانەی دنیامان بینی وفاتیان کرد و چوونە ژێر گڵەوانێ، کەس هیچ دەسەرەت و سامانەکەی نابا، کەس هیچ دە خزم و کەسوکارەکەی نابات، کەس هیچ دە هێزە چەکدارەکانی نابات. و کاتێک کە سەرەشی هات هیچ تێ فریایی ناکەوێت. توخوا جوان نییە مرۆڤ لە دوای ئەوەی کە وفاتی کرد بڵێن پیاوێکی گەندەڵ بوو دەستی خستە بینەقاقای ملەتەکەی، یان بڵێن چەند بە جوانی و پاکی سەری نایەوانێ ئەو هەموو قوربانیە گەورەیدا وەکو قازی محەممەد ئاسایی سەرۆت و سامانەکەی بنەماڵەکەی خۆی ئەفرۆشێ بۆ موچەی فەرمانبەران، ئەمە لە مێژووە ئەمێنێتەوانێ یاداهاتی وڵاتەکە قۆرق بکەیت و نەیدەی بە موچەی فەرمانبەران. کامە دوێنە جوانەکەن یعنی لە ڕاستیا لە مێژووە ئەگەر بێت و سەیریان بکەیت. ئەمانە زۆر زۆر جیایە. بۆیە ئەم پرۆژانە لێک تێگەشتنی نیشتیمانی ئەوێ بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەوە ئاخیرەیە دەستی بر بۆ پرۆژە ئەو باسەکەین بەوردی باسەکەین، بەڵام ئەمەوێ بەتەواو تا بکو ئەوەی ئەڵێن بە زمانی زۆر سادە تا سەر پلێت باسی هەموو خەموو کۆژانانە بکەین. مامۆستا بێمەوە سەر عەلی زەیدی. عەلی زەیدیەکمان لێ پێیا بێت حکوومەت عەلی زەیدی وازەبێن حکوومەت یەکێتی و پارتی ڕێکەوەن لە سەرە گەورەکانی بگەڕێن مەسەلەن ئەوان تەنها دەستیان بۆ پەرلەمانتارەکان برد و هەندێک وەزیری خانەنشین و هەندێک بەڕێوەبەری گشتیوانە بوو لە تا مەسول بەشات لە خوارەوە دەستیان پێ کردووە. بڵێ ئەگەر ئێمە تا ئەوە بڕۆین ئەتوانین چەند موچە پێیاکەین؟ وڵا ئێمە گەربێت و تەنها داهات شەفافکەین پێش ئەوەی ئەوەش بڕۆین، بەس داهات شەفافکەین، بەس سەرۆت و سامانی ناوخۆ و گومرگەکان و ئەمانە بڕژێتەوانێ ناو هەرێمی کوردستان
و بەشێک لەو پرۆژانەی کە بە گەندەڵی بنیانراوە بگەڕینەوانێ بەجددی ینی هەرێمی کوردستان کێشەی موچەی نامێنێ. من لە بەرنمەیەکی تریشە جارێکیان وتم یعنی ئێستا ئەگەر پارتی 2 میلیارد دلار بێنێ یەکێتی 2 میلیارد دلار بێنێت کێشەی موچە لە هەرێمی کوردستانە چارەسەر بێت بۆ نزیکی ساڵێک. هێنە وەڵام من قەناعەتم نییە لەوەی کەوانیان بە کاک زانە ینی باسەکە لەوەیە کە زۆر لەوە زیاتریان هەیە بە ئەترافی خۆیان ژێرزەمینەکان پڕە بە ئەترافی سەرکردەکانی خۆیان نەک لەوەی ئێمەکایڵین بە ئەترافی خۆیان کاشتی زۆر گەورە کردو ئەو سەرکردە باڵانەی کە ئەگەر بچیتەوە نا سوۆسیال میدیا ئەتراف لەسەر شتەکانەکەن کارەساتیان خوڵقاندووە بەشێک لەوە بهێنەوانێ ئێماڵی سپی بۆ ڕۆژی ڕەشار چەندەوە ڕەشە چونکە بە گەندەڵی بردویانە باوە داهات و سەرۆت و سامانی ئەو خەڵکەیە بەس با بێن بارودۆخی هاوڵاتیان و میلەتەکەی خۆیانی پێ چارەسەر بکەن یعنی ئەم سەرۆت و سامانە بۆ چووکەوەکەنەوانێ بۆ کوێ ئەبن بۆنەوەکانیان بۆ چیانە ئەخر لەوانەیە تۆ ڕۆژێک بیتە پێشەوە ئەمە بەرەنجامی بێپلانی و بێ پرۆژەی ئەم هەرێمی کوردستانەیە ئەخر تۆ پلانت نەبێ لە ڕاستیە کاک بەم بەردەوامیە بەم ئەم دۆخە ئیدامە پێدانی ئەم دۆخە ئەگەر قسەکەم تەواو ئەگەر پلانت نەبێ لە ڕاستیە بۆ ڕووی ئابووری بۆ ڕووی سەربازی بۆ ڕووی ئیداری بۆ ڕووی سەرچاوە ئاویەکان بۆ ڕووی تەندروستی بۆ ڕووی پەروەەردە بۆ سەررجەم سێکتەرەکان تۆ بەبێ پلان هەنگاو بنیت ئام کۆمەڵی ئامانجیش دیاری نەکەیت ئەو توانە ئابووری و دیبلۆماسیانە و ئەو هەموو عەقڵە جوانانەی کە هەیە تەیاریان نەکەی بۆ بەیەنانەدی ئەو ئامانجانە لە چوارچێوەی ئەو پلانە جوانەی کە دانناوە ئەبێتە فەوزا ینی بارودۆخی نەخوازرا و دروست دەبێت بۆیە گرنگە لە ڕاستیە گرنگە زۆریش گرنگە لەوەی کە ئێمە هەمومان ئەبێ بیر لەوە بکەینەوانێ خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان ئارامی ئاوەدانی یعنی هەلی کاری یەکسان بۆ ئەو گەنجانەی کە هەیە چاکردنی ئەو بارودۆخە نەخوازراوانە ئەنێمەی دەسەڵاتی کوردی ئەیکات ڕۆژ بە ڕۆژ زینە بە چاڵکردنی خۆیەتی ڕۆژ بە ڕۆژ هەڵکاندنی هەر ڕۆژەی کو بڵێ بڕێک لە چاڵەکە گەورەتر ئەکات تا لە نەتیجەدا خۆی تیازینە بە چاڵەکرێت خۆی تیازینە بە چاڵەکرێت لەوانەیە لە لەختەیەکە لە لەحزەیەکە پەشیمان ببێتەوانە کە پەشیمان بوونەوە لەو کاتانەیە دادی نەدات باش یعنی دادی نەدات و قیمەت و بەهایەکی بۆ ئەم نەبێت کاتا مە کۆچین لەسەرەوەی کە ئەم دۆخە بەردەوام بوونی زەرەری بۆ هەموو لایەکە وانە لە ڕوانگەی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە مامۆستا سەلاحەدین دەست پێشخەریەکی کرد ئەم دەست پێشخەریە زۆر ئێمە تەنانەت لە کورسا زۆرمان باس کردووە هێز و لایەنە سیاسەکان هەر سیاسی مەسەلەن بانگهێشتەکەی بە تایبەتی ئەوانەی یەکێتی زۆر باسیەکەن گەیشت بە شوێ ئەم دەست پێشخەری جەنابی مامۆستا ئێمە کە پێشکەشمان کرد کە لە سێتەوەرا بوو لە ڕاستیە هێرشی ڕاگەاندن بوو نازانم یعنی عیب نییە لە پەیجی سێبەرەوانێ کورت هەمووی بەربێتە گیانی یەکتری یعنی خۆمان نارمان کەمە هیچمان نەماوە پەیجی سێبەر بۆ گیانی یەکتری دروستکەین یعنی عیبەیەکی زۆر گەورەیە لە ڕاستیە دوای ئەوە باسی ناوخۆی هەرێمی کوردستان بوو دام و دەستگا و مؤسساتی نیشتیمانی باسی پەرلەمان بوو کاراکردنەوەی پەرلەمان یعنی باشە پەرلەمانێک کە ئیستحقاقاتی خەڵک چۆتە سەر سندوقەکانی دەنگدان ئاخر دوای خەڵک متمانەی بەم مؤسساتانە نامێنێت ئاخر شکۆی معنەوی ئەم کوردستانە بەرامبەر بە بەغدا ئەشکێ بەرامبەر بە وڵاتانی ئیقلیمی ئەشکێ بەرامبەر بە وڵاتە زلێزەکان ئەشکێ توخوا تۆ وڵاتێک بیت من جارێکیان لەوە بدێکا بووم لە ڕاستیە باسی 6 ساڵ لەمەوە پێش دەکەم وە بدێکی ئەوروپی بوو من خۆم پرسیارێکم دەکردن وتمە گەر ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستی بە قەرز بێ دێوە قەرزیانە دەنێ وتیەوە خۆتان دڵتان بە خۆتان خۆشە ئەلەن حکوومەت ئەمە کۆمەڵی خێڵن ئەم وڵاتە بن بەرێەوە ئێمە قەرز بە حکوومەت ئەدەین بەزێوە نیتانە ئێوە حکوومەتتان نییە هەر کاتێ بوون بە خاوەنی حکوومەت بەڵێ قەرزە درێ بەڵام ئێوە خاوەنی حکوومەت نین باشە ئەم تێڕوانینە ئەمە قسەی من نەبوو تێڕوانینی وەبدێکی ئەوروپیە باشە جاران لەو شاخە ئەگەر کارمەندێکی ئەجنەبی ئەو کاتە بە تەعبیرەکەی ئەو کاتە بڵێ هێزی پێشمەرگە بیبینایە ئەچوو قسەی بۆ کرد لە دواییە لە ڕادیۆکانە بازەکرا کێشەی گەلی کوردمانگەیان بە وڵاتە ئەوروپیەکان
ئێستا وڵاتەکان لەبەر دەستیانە کونسولگەریەکان کۆکەنەوانەیە ئەمان کۆیەکەنەوە باسی ئەوانیان بۆکەن ئەوان کۆیەکەنەوە باسی ئەمیان بۆکەن نەک باسی قەزەی کوردی ئەنی کارەساتەکە لە وایە ئەنی بارودۆخەکان زۆر تێکچوون بەسەریەکە بۆیە پێویستمان بەڕاستی بەوە هەیە لەم بارودۆخەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە ئەبێ ئەم بارودۆخانە تێپەڕێنین و ئەو کەوەی کە جەنابەت باسی لێوە کرد پرسیارەکە دەگەر بەڵام دەست پێشخەریەکە دەست پێشخەریەکە گەیشت بەچی گەیشت بەچی لەوەی کە بەغدا بە تەوەرەی سێمیان باسی بەغدا بوو ئێش باش ئێمە وەکو بەغدا لە کاتی هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شەوتمان با بێکۆ بچینە بەغدا بەڵێ وتمان ئەو هێزە کوردیانەی کە بێت کورە با نەچین شەڕی سەر و کۆمار بکەین لە بەغدا بارچین شەڕی داخوازیەکانی گەلەکەمان بکەین لە بەغدا با نەچین شەڕی دووسێ وەزیر و دووسێ مدیر عام بکەین لە بەغدا کورە عیبە بۆ حیزبی سیاسی عیبە تۆ نوێنەری میلەتەکەی خۆت بی نوێنەراتی بەرژەوەندە گشتیەکانی گەلەکەون نەکەیت چۆن ئەبێ ئێمە لە بەغدا خەریکی ململانێ بین لەسەر پۆست ئەبێ خەریکی ئەوە بین چۆن پرۆژەیەکی هاوبەش لێک تێگەیشتێکی هاوبەش هەنگاوی هاوبەش دروست بکەین و بنیاد بنین بۆ خزمەتی گەلەکەمان پرۆژەکە یەکگرتو ئەمە لەو ڕوانگەیەوە ئێمە دیدارمان کرد لەگەڵ لایەنە سیاسەکان برادرانی پارتی برادرانی یەکێتی هەموو ئیستیجابیان نەبوو هەموو ئیستیجابیان نەبوو کەس نکولی نەبووە لە پرۆژەکە یەکگرتو ئەو لایەنە سیاسیانش کە سەردانیان کردوین هەموو دەستخۆشیان لێ کردوین کەسایەتە سیاسیەکان کەسایەتی کۆمەڵایەتیەکان لە دوایمین حاڵەتدا حتا لە پەیوەندی ڕاستەخۆی بە کەسی یەکەمی پارتی و یەکێتیوانێ موافقیان کرد لەسەر پرۆژەکە کەسی یەکەمی هەردوو لا موافقیان کرد لەسەر پرۆژەکە قەرار بوو دانیشتن ئەنجام بدرێت یعنی دانیشتە بۆ نەکراوە هەتا ئەوکو ئێستا لەبەر کۆمەڵێ بربەست لەبەر دەمیاناکە هەیە لە ڕاستیە پارتی بە جۆرێک بیرەکاتەوە یەکێتی بە جۆرێک بیرەکاتەوە پارتی ئێوێ حکوومەت و پەرلەمان بە یەک پاکێش بکاتەکە یەکێتی حکوومەت و پەرلەمانێ بێک پاکێش بکات پارتی بەعکسەوە ئێوە بەس پەرلەمان بێت دوای باسی حکومڕانیەکە و حکوومەت بکرێت پارتی بەدیدی من ئەمانوەکو شخصی خۆم کۆسمان کاروانیان قسێت بۆکەم بەدیدی من پێی وایە لە بەغدا یەکێتی کۆمەڵشتی کردووە ئیترە بە یەکێتی ستۆپی پێ بکرێت یەکێتی پێی وایە کۆمەڵشتی کردووە لە بەغدایە نابێ بە شکستدا هەرێمی کوردستان کورد با بە ئێوە خەریکی چین لە زیاتەوە خەریکی خزمەت گوزاری بن لە خەریکی داوینکردنی موچە بن خەریکی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بن تۆ سێری ئەم ململانێ بچووکە حیزبیانە چۆن توانە گەورەکان و وێنە گەورەکەی هەرێمی کوردستانی شێواندووە ئەخیر جار کاک بافڵ سەرۆکێتی نیشتیمانی کوردستان سەردانی مامۆستا سەلاحەدین بەهادینی گرتووی ئیسلامی کرد تەنابەت لەوێ بووی ئەخیر مەسەلەن وەڵامی یەکێتی چی بوو وەڵامی یەکێتی وەکو پێم وتی بەر کاک پاڤێڵش و کاک مەسعودیش هەردووکیان موافق بوون لەوان بەرزتر نێخۆ هەردووکیان موافق بوون بەڵام کاتێک کە وردەکاریەکە دروست دەبێت لیژان دروست دەبێت بۆ خوارەوە تێگەی لەویا کێشە دروست دەبێت کە دێتە سەر وردەکاری ئەم وەزیرە بۆ من و ئەو وەزیرە بۆ تۆ و ئەو سەرۆکی هەرێمە و ئەو سەرۆکی حکوومەت باشە قوارەی هەرێمی کوردستان گرنگترە یا وەزارەتێک و وەزیرێک و مدیر عامێک و ئەم یعنی ئەمانەی کە بە ناوی کوردەوە ئەیکەن ئایا بۆ کوردیەکان یا هەر بە ناوی کوردەوەی و بۆ خۆیانە یعنی ئەمە مەوزوع ئێستا بەڕێزت وەکو ئەتوانی وەکو مامۆستا عوسمان جواب بدەیتەوە ئەتوانی وەکو مەکتەب سیاسیە گرتو دانیشتنەکە پێت وایە دانیشتنی لوتکەی کە باسەکرا لە نێوان هێزولانە سیاسەکان دوایی قەرارەکەوا بوو لە نێوان بافڵ و کاک مەسعود و مامۆستا سەلاحەدین لە نێوانیان نابێت دانیشتێکی سیانیش بکرێت ئەنی زانیاریەکان وا بوون لەو چەند ڕۆژی ڕابردوو بەڵام ئەمە ئەکرێ یان بێ ئومێد بوون کاکزانە هیچ ڕێگەیەکی تر لە بەردەمی پارتی و یەکێتیانی ئیلا بێ دانیشت هەرە بێ دانیشت پارتی یەکێتی خۆ لە ئێران و عێراق مهمتر نینن 8 ساڵ شەڕیان ئێران و ئەمریکا شەڕی ئێران و عێراق 8 ساڵ شەڕیان کرد دوای لەسەر مێزی گفتوگۆ دانیشت هەر ئەبێت دانیشن هەر بێ پرۆژەکەی گرتو جێبەجێکەن هەرە بێ دانیشن ئیدانانیشن چیەکەن جێبەجێ ناکەن چیەکەن ئێ بارودۆخەکە ئەڕوە کە ڕۆی خۆکە لە دەست دەرچوو خۆ هەمووی وەکو یەک زەرەرەکات یعنی تۆ ئێستا ئەگەر ئەمنیەت لە سلێمانیا هەبێ یا لە هەولێرە هەبێ یا لە دۆکە هەبێ
خۆ ئەم ئەمنیەتە ئەم ئاسایشی ناوچەیە خۆ تەنها بۆ هێزێک نییە بۆ هەموو وڵاتیانە بەڵێ. بۆ ئیسلامیەکە بۆ عیلمانیەکە بۆ چەپێکە بۆ ڕاستێکە بۆ هەموویەتی بۆ هەمووی بەیەکەوەیە ئەگەر ئەم وڵاتە بڕوا و بکەوێتە بەردێشاوی کۆم جۆرەشتانە ئێخۆ هەموو یەکێک دەرس زیانەکە بەڵام زیانی گەورە حیزب حکومڕانەکانێکن چکە بەڕاستی ئێمە هیچمان نییە لە دەستی بین بەڵام ئەوان ئیمکانیاتی گەورە گەوریان هەیە پرۆژەی گەورە گەوریان هەیە ئی حیزبی خۆیان کە لە دەستی ئەدەن بۆیە گرنگە ئێمە ئەم وڵاتە ئەم میلەتە کورە ئێمە ڕابەتی ئەگەر توخوای ئێمە ڕابەتی گەلێگەکەین کور ئەنفالی کردووە ئەنجامانی خستوەتە سەر حکومڕانی کورە مناڵی کورد خوێنی باوکی بەخشیوە کورە لە هەڵەبجەیە هەزاران کەس بە کیمیاباران ڕۆیشتووە کورە هەزاران گوندی ئەم وڵاتە وێران بووە خەڵک تەحملی کردووە لە بەرەنجامی ئەم جۆرە لە حکومڕانی کە هاتۆتە ئاراوە و ئەمانە نوێنەرایەتی ئەو خەڵکە ئەکەن ئەم جۆرە لە حکومڕانی نەگۆڕینی ئەم جۆرە لە حکومڕانی یا ئەم جۆرە لە بەردەوام بوونا بەڕاستی شایستەی ئەم هەموو ئەوانەتان لە کۆبنەوەکانی مەکتەب سیاسی یەکگرتووە باس کردووە لەگەڵ یەکێتی و پارتی بەزیادەوە کاک زانەجیانە مۆشتانە موافقیشن بە تایبەتی بەڕێز جەنابی ئەمینداری گشتی زۆر شەفاف لەگەڵ یان ئاقساکە زۆر دڵسۆزانە پەیامی زۆر جوانیان پێدا و بەڕاستیش لەو فترە زەمەنیەدا کاتێکە ئەو ڕۆڵەی جەنابی مامۆستا لە سەردارەکانە گێڕێت توانم بڵم ڕۆڵێکی نیشتیمانی بوو ڕۆڵێکی نیشتیمانی جوان بوو لەسەر ئاستی بەرژەوەندیە باڵاکانی کورد نەک لەسەر ئاستی بەرژەوەندی تایبەتی یەکگرت و لەوانەیە بۆ بەرژەوەندی یەکگرت و خەڵق قسەی هەبوو بێ لە سەرمان بڵێن ئەمانە هێزێکی معارەزەن چیانە بەسەرم دەسەڵاتە خۆیان کرد یەکتری تەفروت و ناکەن نا ئێمە گەورەتر لە وێنانە بیرەکەینەوانێ بیر لە گەلەکەمان و وڵاتەکەمان و قوارەی هەرێمی کوردستان بە گشتی ئەەکەینەوە واسان لێناوە لە پرۆژەکە بە دڵنیاییەوە نەخێر واسان لێ نەخێر ئومێدمان هەیە لێ هەر ئەبێت جێبەجێکەن بە دڵنیاییەوە هیچ ڕێگەیەکتر لە بەردەمیانە نییە بەو شوێچم چیەکەن یعنی ینی چ ڕێگەیەکترەگەری یا بێ شەڕی ناو خۆ بکەن پێت وایە مامۆستا بەرە و هەڵبژارنی پێشوەختە بڕۆین مەسەلەن زۆرێک لە گرێکان بکرێتەوە هەموو دەرگاکان کراوەیە بەڵام هەڵبژارنی پێشوەختە کێشەکان چارەسەر ناکات نیکە نەخێر زین بۆچی چارەسەری ناکات لە هەرێمی کوردستاندا زۆنمان هەیە زۆن بڵێ زۆنی حیزبیمان هەیە ئێمە مادام زۆنی حیزبیمان هەیە لەولا هەر پارتی و یەکێتی کورسیەکانی زیاترە لەم لار یەکێتیە باشە کەواتە مادام زۆنی حیزبیە بوو لە زۆنە حیزبیەکانە هێزی یەکێتی لە دێگەڵە بەملاوە پارتی لە دێگەڵە بەم دیوە حکومڕانی هەرێم ناکە یەکێتیش لە دێگەڵە بە دیوە حکومڕانی لا نییە حقیقەتە بەڵام ئێمە بینایەکمان هەیە بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە کە ئێمە تەمەنای ئەوە ناکەین بەڵێ ئێمە تەمەنای ئەوە ناکەین لەوەی کە ئەمە وەکو بڵێ لاواز و بێهێز بێن نا تەمەنامانە کرد لە سەرتاسەری کوردستانە بە لێک تێگەشتنی هاوبەش هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لەو پەڕی ڕەفاهیەتا بوونایە لەو پەڕی جوانی ژیانە بوونایە بەڵام بەداخەوانە مادام زۆنی حیزبی هەیە مادام بارودۆخەکان ئەوان مادام هێزی چەکداری حیزبی هەیە مادام سنوورەکان دیاری کراوە هەڵبژاردنیش بکرێ هەمان بارودۆخ جارێکی تر دووبارە ئەبێتەوانێ یالا دەیستی وەکێتی ڕێەکەون یا ڕێ ناکەون بچینەوە سەر ئەی ڕقیب لە یەکەم بارودۆخەکە ناگۆڕێ زۆر ینی زۆر گۆر ئەو پەڕەکە یەکێتی 5 کورسی زیاتری هێنا یا کەمتریێنە پارتی 5 کورسی زیاتری هێنا یا کەمتریێنە بارودۆخەکە ناگۆڕێ ینی بارودۆخەکان هەروک خۆی مێنێتەوانێ لەبەرەوە هەڵبژاردننی پێشوەختەش چارەسەری ئەم کێشانە ناکات ئللا لێک تێگەیشتنی هاوباش دیدی هاوباش مێزی گفتوگۆ پرۆژەی هاوباش عقلی گەورەی نیشتیمانی و واسێنان لە عقلی تەسکی حیزبایەتی چارەسەری کەشەکانەکە ئەمە باسی کێشەی بنزین و موچە و کارەبا و ئاو جادە و هەموو شتێکمان کرد باسی پرۆژەکەشمان کرد ئەگەر بێت و هەموو ئەوانە خۆمان ڕێک نەخینەوە مەترسی دەرەچیش ئەبینی سەنەوە کێشە ناوخۆیەکانمان بوو لێک تێنەگەیشتنەکانمان بوو ئەو قەیرانانە بوو بەشێکی بەهۆی هیمالیەوە بەشێکی بەهۆی ناکۆچیەوە بەشێکی بەهۆی بە بەدەستیان قەستەوە بەڵام مەترسی هەڕەشەی ناوخۆشە بینیت دەرەوەشە بینی کاکزانە کاتێک کە هەرێمێک وڵاتی نییە ئاڵای سەر بەخۆی نێودەوڵەتی ئاعترافێکراوی نییە لە سنووری خاکی خۆمانە ئاعترافێکراوە باشە کاتێک کە پشتمانێکی نێودەوڵەتی
وا بەهێزت نییە تا متمانەی پێبەخشی ژێرخانێکی ئابووری بەهێزت نییە خزمەت گوزاریەکی گەورەت نییە بارودۆخەکانیش بە بەردەوامی بەم شێوەیە بڕوات قەیرانەکان بەردەوام بڕوات یعنی تۆ پێت وایە ئەم بارودۆخانە هەرێمی کوردستانە گەیەنێ بۆ کوێ ئەی گەیەنێ بەرەو کەناری نادیار لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی سیاسیەوە بەرەو شکستی زیاتریە بە لە ڕووی ئابوووریەوە بەرەو شکستی زیاتریە بە لە ڕووی ئیداریەوە بەرەو شکستی زیاتریە بات لە ڕووی پەیوەندە دیبلۆماسیەکانی لەگەڵ وڵاتە زلهێزەکان و لە تێگەیشتنی بەرەو شکستی زیاتریە بات لە ڕووی تێگەیشتنی لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و لە تێگەیشتنی هاوبەش بەرەو شکستی زیاتریە بات لە ناو میلەتەکەی خۆیشیدا لە ڕووی کۆمەڵایەتیوانێ دەیان کێشەی جۆرا و جۆری کۆمەڵایەتی سەر ئەلەدات و ئەو پەیوەندیە لاوازەش کە لە بینی حکومڕانان و هاوڵاتیانە هەبوو ئەوەش کۆتایی پێهێنێ یعنی لەبەرەوە ئەگەر ئەم بارودۆخانە بە بەردەوامی بەردەوام بێ بە دڵنیاییەوە ئەگەر ئاگرێ ئێستا لەم هاوینەیە لەو پاوانە بکەوێتەوانێ لەو پوشە ئەگەر ئاگەر بڕێکی بۆ دروست نەکرێت و نەکوژێنرێتەوانێ بە دڵنیاییەوە هەموو کوردستانە سووتێنێ هەموویە سووتێنێ لە کاتێکا پوشێک ئەسووتێنێ بەڵام زیان بە درەختە تەڕەکانی ژەگەێنێ ئێستا ئاگرەکە هەیە ئاگرەکە لە ناوخۆی خۆمانە هەیە ئێمە پێویستە ئاگر بڕ دروست بکەین ئێمە پێویستە لێک تێگەیشتن دروست بکەین ئێمە پێویستە واز لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بێنین ئێمە پێویستمان بەوە هەیە ڕێگەیەک بگرینە بەر کە ئەو ڕێگەی خزمەتکردنی هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بێت و ئەو ئیدعا گەورانە بێت کە لە ڕاستیان لە کاتی هەڵبژاردنەکان ناکرێت یعنی بۆ هەرێمی کوردستان و بۆ پەرلەمان و بۆ حکوومەت و بۆ گوزەران و بۆ ژیان و بۆ هاونیشتیمانیان ئەبێ ئێمە بەرەو جێبەجێکردنی گوتارەکانی خۆمان بڕۆین بیکەین بە عەمەل ئارامی خۆشگوزەرانی ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان دابین بکەین ئەخر منتیقی تانێت تۆ هێزی پێشمەرگەی کوردستانەتە بێت لە سەنگەرا بێت بە هیوابی دیفاعت بۆ بکات لە دوژمن بەڵام تۆ نتوانی موچەکە لە کاتی خۆی دابیدەیتێ بە تەمابی مامۆستایەک لە ناو پۆلا دەرست بۆ بڵێتەوە نەوەکانی داهاتوت بۆ بنیاد بنێ بەڵام چەند ساڵە لە بەرزکردنەوەی دڕاگرتووە بەڵام بە هیوابی پزیشکێک لە ناو نەخۆشخانە حکومیەکانە بە دڵسۆزی داوام بکات بەڵام حەچی داواکاری و استحقاقاتی ئەوە تۆ پێشێرت کردووە یعنی هەموو سێکتەرەکان لەبەر ئەوە بارودۆخەکان بەڵێ بارودۆخی نەخوازراوە تاکە چارەسەریش ئەوەیە یەکڕێزی ناوماڵی کورد دژایەتی گەندەڵی ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی یەک پلانی یەک پرۆژەیی وێنەکەمان دروست کرد ئەو وێنەکەیە بە حەقیقی بەبێ شێوەی چێ بەدڵیەتی چێ بەدڵینی ئاسوودە بووی لە تەواوی بابەتەکە دەستی خۆش دەستی جەنابەت خۆش سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان کاروانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ دەرفات سپاس دەکەم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن یا بەرنامە تایبەتەمان پێشکەشکردنی و شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ